بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستان گەلیستەم دیدەی کوردستان وەک لای هەموو کەس ئاشکرایە زیاتر لە 10 ڕۆژە دەوڵەتی داگیرکەری تورک هێرشێکی بەرفراوان و دوور لە هەر یاسایەکی گەردوونی و نێونەتەوەیی داگیرکاری و جینۆسایدی کوردان بەڕێوە دەبات لە ڕۆژئاوای کوردستان. لەو چوارچێوەیەدا پێویستیە و ئەرکی ئەخلاقی و ویژدانی و ئاینی و نەتەوەییە کە هەر کەس هەرچی لە دەست دێ بەجێی بگەێنێت. بۆیە ئێمەش وەک تەواوی دانیشتوانی هەڵەبجەی شەهید و دەوروبەری کە لە هەر کەس زیاتر ئازاری گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان تێدەکەین، چون ئێمە هەڵقوڵاو و لەدایک بووی هەموو جۆرە ئازارێکین. لەو چوارچێوەیەدا بە ئەرکی خۆمانی دەزانین کە لە ڕێی هاوکاری کۆکردنەوە بۆیان کە تا بتوانین بە جۆرێک پێداویستەکانیان پڕ بکەینەوە. بۆیە پێویستە هەر تاکێکی گەلەکەمان و بە تایبەت خەڵکی هەڵەبجەی شەهید تا دواهێزیان هاوکاری خۆیان پێشکەش بکەن. لە کۆتاییدا دەڵێن لە ئەگەری هەر شکستێکی ڕۆژئاوای کوردستان شکستی تەواوی کوردستانە. بۆیە دەبێت تەواوی کوردان بە هەموو جیاوازیەکانی پارت و حیزبەوە یەکێتی گەلەکەمان پێک بێنن. ئەمە داواکاری تەواوی گەل و خوێنی شەهیدانە، تەواوی چین و توێژەکان و پارت و ڕێکخراوەکانی و مامۆستایانی ئاینی پارێزگای هەڵەبجە 19/2019. Basta.